وفارچە مەقامش لەگەڵ گۆرانی کیشادا پێشکەشەکەم بۆ مەجلیس عەزیزە تایبەت بۆ چاوەکانی کاکە بەشارەتی کاکە مەنسوور بەشارەتی بۆ مەنسوور گیان بۆ چاوەکانی کاکە کۆرشەڕەش بۆ کاکە حەمەیوکەی بۆ کاکە هێرشی معرەز بۆ کاکە ئازیز ڕاید ڕەفیق بۆ لیزای گیان لیزای چی کاکە هێرش بۆ کاکە ئەستیار و سەرکێو لە وڵاتی بەریتانیا خواجە پێم بڵێ لەکوێ ئاڵەم کرێ لەکوێ فەرماتم جێبەجێ نەکرێ خواجە ئەمە کەم خەم بوو خواجیان ئەمە کام خەم بوو ناتەماشانم شانێ هەرچیم کردووە لێی پەشیمانم بە گەورەی خۆت خواجیان بە گەورەی خۆت خواجیان ئەو نەبێزارم لە زەرلاوە دڵ بریندار گیانە ئیدی مامۆسا دیەری ئیدی حەوسەڵە و تاقەتم نەما فریشتەی ئەجەل خواجیان بنێرە بە شوێنمان گیانە گیانە گیان ئیدی حوصلة وطاقتم نما فريشتاي أجل خواجان نرى بشين ما چون یسازنی جبروانه گردون آبی چون یسازنی دی تو دل خوشکا بخوا من عاشقینی دی نازانم چرخی وی روم بوازو راوا دی بوچی دل خوشی آبی غمین دوای گراسکی تلایا رایجن رابی آیا دی بنو رولا كورفا بو خونايا دبن وابن ورولا كورفا كم خونايا هذا شط يا خواجانە تاکەی بۆچی بەشی ماوایە دەی خۆری ژادی من دەی بۆچی ئەڵایە دەی من بەندەی خۆتم خواجان سزامە تاکەی دەی بڵێ لەو دنیات دەی ئاوام لێ بکەی دەی کراسەکەی تەڵایە ڕاژێنە ڕابی ئایە دەی من و ڕۆڵە کۆرپەکەم خەونایە دەی من و ڕۆڵە کۆرپە بۆ خەونایە هيا تبدو فيديو رشاد ما شاء الله جيد تبدو تشاغلي زيان ما شاء الله جيد زي دوس لسليماني يرين
خۆم لە شارە زوو جا دۆست لە سلێمانی ئابێ خۆم لە شارە زوو دەی خوابی بڕێ دەی نیگا دووری بەدوور دەی خوابی بڕێ ئەیار مەیل بەخینەوە جا خوایەمی بڕێ ئەیار مەیل بەخینەوە دەی مردی بە تاسەی بەخوایەک چرینەوە جا مردی بە تاسەی ئەی ڕۆیەک چرینەوە دەی کراسەکەی چەڵایە ڕاژێنە ڕابیعایە دەی بنو ڕۆڵە کۆرپە بۆ خەونایە ها بنوە ڕۆڵە کۆرپەکەم خەونایە ورجال ما مصادري بخو جيب هاي داخل باندم ابي ازاري زورا داي داخل باندم يرش ازاري زورا داي تنا كم مشي خورش مور ناسورا داي تاكد الشكاو خورش شاول الرقابه داي تاكي شاوران بخوايك نيوني قابم داي تاكي شاوران امن يكني ونقابم داي كراسكو تلايا راجنا رابيعايا داي بنو رولا كورفا بو خونايا بنو رولا كورفا بخونايا